من ناوم لا یەخفایەقە خەڵکی شاری دەربەنی خانم گەڕەکی شارەوانی پیشەی من وەسای نانەوایە لە پاڵ پیشەکەما حەزم لە عەشیای کۆن و کەرەستەی کۆن و سەوزایی و ئەم شتانە هەیە. جا منیش ئەم ژێرزەمینەم کڕێتە ناوەندێکی کولتوری بۆ شار و هەم بۆ خۆشم. طبعا من هەر حەزم لە سەوزی بوو، هەر لە مناڵیوە زۆر حەزم لێ بوو، بەڵام ئیتر چەند خانوویەکیشم گۆڕاوە چوومەتە هەرکوێ گوڵ و گوڵزار و ئەم شتانەم بووە و بیرۆکەی عەشیا و کەرەستەی کۆن لەوەوە هات. جارێکیان چوومە دارە سوتاوەکە مەنجەڵێکم بینا، مەنجەڵێکی زۆر کۆن و جوان بوو، ئەتر کڕیم ئەو کاتە بە 250,000. ئەیتر وردە وردە کە هەڵم واست لە دەرۆ کۆمەڵێک شتی تریان بۆ هێنام، ئەیتر لە پاڵ ئەوە دەستم کردە چت کۆکردنەوە. ئەیتر ئەمە دەوری نزیکی بڵین 10 ساڵێکە بێ من ئەم شتانە کۆکەمەوە، بەڵام 34 ساڵە ئەحتیمامی تەواوم پێداوە، شوێنی تایبەتم بۆ کردێتەوە کە ئیسا خۆتانەی بینن ئەم شتانەم تیا کۆ کردێتەوە، چتی کۆنە، چتی تازەیە، بڵین 80کانی تایە، 50کانی تایە، هی سەرەتای 800کانی تایە، هی 900کانی تایە. یعنی من کتریەکەم هەیە بۆ نمونە 450 ساڵ لەمەوە پێشە، چتی کۆنم زۆر زۆرە لێرە داناوە. طبعا من احتیمامم داوە بە ئەم کەرەستانە بۆ ڕازانوە بۆ ئەوەی بتوانم لەگەڵ جیلی ئیسا بیگونجێنم. یعنی جیلی ئیسا کۆمەڵیەک شتەیە نازانێت ئەمانە نەیبیناوە نەیبیستووە، لەگەڵ ئەمانە لەگەڵ ئەم شتە کۆنەکانە و کەرەستە کۆنەکان و ئەم کەرەستەی بڵێن ساڵی 80کان ڕازانۆیەکم بۆ کردووە شتێکی جوان دەرچیە و هەم پیان ئاشنا بووە بۆ جیلی ئەم سەردەمە. من شێوازیە حەزما لە شێوازی کۆن و کولتوری، بە شێوازیە ماڵم ڕازاندەتەوە دەرۆ، خۆتان بیناتانە ئەو سەوزایی و مەنزەرە، یعنی هەچ کەسێ بداتە ئەیرانە ئەوە خەڵشایەتی ئەدات ئیلا ئەوێ ڕسمێ بگری، ئەگەر ڕسمێ نەگری ئەوێ دوای عیلەکەی بێرێت ڕسم بگری. یعنی کەتیت حەز ناکەی ئەم منتیقە ئەم گەڕەکە ئەم شوێنە چوەڵکەی ئەوەنە ئەحتیمامەکەم داوەتە ڕازانەوە، زۆر خۆم حەزما لە شتی ڕازانەوە. طبعا من ئەم شتانە کە ئەی بینن خۆم چەنەها شوێن گەڕاوم، بەڵام شوێنی وان بیناوە، کەرەستەی کۆنی داناوە، بڕوان پێ بکە، یعنی کە سەیرەکەی هیچ یعنی کە سەیر و کرد دڵ و بۆی ناڕوە. بەڵام من هاتم بە شێوازێکی جوان کولتوری، بە شێوازێکی مانزەرێکی جوان کە لەگەڵ جیلی ئیسا بیبینی و ڕسم بگرێت، بە شێوازێکی مۆدێرنانە هەموویم ڕازان دەتۆ کە ئەوە خۆتانەی بینن. کۆمەڵی عەشیای تایە، فۆلکلۆری ئەلیکترۆنیاتی تایە، شتی کارەبایی تایە، زیاتر بڵێن شتی ئەمانەی بە شەحن بڵێن بە پیلی و کاتی خۆی ئیشی کردووە، ئەمانە جیاوازیم نەکردێ، هەموویم هاوردووە، تێکەڵم کردووە بە شێوازێکی جوان. یعنی عەرزم کردە بۆی خەڵک بیبینێت، حەز بکە دانیشتێتیایە، حەز بکە ڕسمی لە پاڵا بگرێت، تەسویری بکە. من ماشەڵا شەوانە ئەوەی خەڵک و گەڕک ئەزانێت کەچی بڵێن میوانێکمە، یعنی ئەمە چوونەتەوە سەردەمی کۆن کە دائیمەن میوان و قەرەباڵخی، ئێستا ئێرە بەو شێوازەی هاتووە. طبعا کە تێیتە ژوورۆ یەکسەر مێشک و خەیاڵ و ئەڕوا بۆ سەردەمی کۆن، یعنی وەک وایە لە ئەو سەردەمە کۆنا ژیاوی. ئێمە شەو ڕۆژ دەرگامان کراوەیە بۆ میوان بێ مقابل، یعنی خەڵتیت لە ڕاستیە بووک و زاوایەت، خانە بەندانی تێ ئەکەن، مارە بڕینی تێ ئەکەن. بۆ نمونە میوانێکی عەرەب، یعنی میوانێکی زۆر تێ لە هەموو نەتەوەکان تێتە ئەیرانە، تێتە ماڵمان، دەرگامان کراوەیە بێ بەرامبەر لە ڕاستیە. بەڵام تاکە داواکاریم ئەوەیە لە خەڵک دەست بگرێ بە شتەکان و دەستکاری چ نەکا کۆمەڵێکی تایە، ئەگەر بۆ نمونە بشکێ دەستم ناکەوێتەوە یا بفەوتێت جارێکی تر دەستم ناکەوێتەوە. طبعا ئەم عەشیانە کە زۆربەی
کڕیومە کۆمەڵێکی بە زۆر زەحمە دەستم کەوتووە کۆمەڵێکیشی لە ڕاستیا بۆ مەهێنن دەستخۆشی لەو کەسانەکەم کە عەشیایە شتێکی کۆنیان لایە کەرەستەیە بیهێنن داینێن هەر ڕۆژێگەرەکیان بێ ئەیاندەمەوە بۆ ئەوەی لێرە پارێزراوە زۆر شت هەبووە حەزم لێ کردووە عەشیا بووە 3 جار چوومەتە سلێمانی تا کابرام یعنی وا لێ کردووە کە لێی بکڕم چونکم لە توانای منانە بووە لە ڕاستیا بیکڕم طبعا ئەم کەرەستە کۆنانە هەرەکێ بیرەوەریەک و هەرەکێ یادگارێکی خۆی هەیە لەگەڵمانە بڵین دارایی منیش یعنی وەسعی دارایی منیش مەحدودە من وەسای نانەوام کۆمەڵێک شتێ یعنی لە توانای منان نییە لە ڕاستیە جا داوا ئەەکەم لەو کەسانەی کە بڵین کەرەستێکیانەیە گرانبەهایە ئەتوانن بیهێن لێرانە پارێزراوە وەکو ماڵی خۆیان هیوادارم ئەو کەسانیشی کە بڵین توانای ئەوەیان هەیە کە شتێکیان هەیە و زۆر زۆر حەزی لێکەن و ماوە تۆ لایەن هی کەرەستەی باو باپیریان هەیە بیهێنن لێرانە پارێزراوە ئینشاءڵڵا. طبعا ئەم بەشێکی گرنگە لە بڵین لەم شوێنەی منە لەم شوێنی کەلەپوریا کە خەڵک زۆر ڕسمی تیاگرێ و تەسویری تیاکرێ و سێڵفی تیاگرێت ئەم بەشە بڵین بۆ نمونە ئەم دەساڕەی تایە ئەم دەساڕە طبعا مێژوویەکی کۆنی هەیە هەرچی کەرەستەی خواردن بۆ نمونە خواردەمەنی و ئەم شتانە بەمە دروستکرا بە کاتی خۆی بۆ نمونە ساوەریان پێکردیە قەلە خەرمانیان پێکردە هەتا ئاردیشیان پێکردیە زۆر جار ئەمجا بۆ نمونە ئەم ئاوان و دەستکەوانە ئەمە بۆ نمونە ترشیان پێکردە کۆمەڵێک شتیان پێکردێ نۆکیان پێکوتاوە نیسکیان پێ تەرتیب کردە ئەمانە هاتوون بە ساج بۆ نمونە ئیشی ساجیان کردە تەمەن بۆ نمونە هاتن لێرانەوە هاتن یەکسەر بۆ ساج ئەمانە کە تەمەن من باسیەکەم مێژوویەکی کۆنی هەیە بۆ نمونە ئەم ساجە کەرەستەی کۆنە زۆر قورسە یعنی من ساجی ترم بیناوە بە ئام بینامە نیو ئۆنێمە قورس دێسە ئەمە تقریبا نزیکی 15 کیلۆ بێ ڕاستە تۆزیە بچووکە بەڵام وەزنێکی قورسی هەیە مە مێژووەکەی زۆر کۆنە ئەگەڕێتەوە بۆ سەرەتای 800ەکان کە یەکێکە لە کەرەستە کۆنەکانی ئەم گەرمیانە کە مابێتەوە ئەمەی باپیرمانە لە بانی خێڵانە بڵین باپیرە گەورەمان کە مابێتەوە. طبعا من لە بەشی کەلەپوریەکەما بەشی چایخانەمەیە قۆری و کتری و سەماور و ئەمانە طبعا چایش بەشێکە لە ژیانمان لە کولتوری کووردا بە تایبەتی ئەو کاتانەی کە کاتی خۆی گێرە و کێشەیان کردە ئیشیان کردە چایان خواردە دانیشتنی سراحەتیان کردە چایان خواردێ منیش طبعا ئەم قۆریەم هەیە لە شوێنێکی تایبەت و دەستم کەوتووە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ 1611 یعنی 415 ساڵ لەمە پێش طبعا یەکێ لەو کەرەستە کۆنانە کە بۆم هاتیە بە هەدیە لە دەرۆی وڵات ئەم شەکردانەیە بڵین ئەمە ساڵی 1924 چایەکی شیتیایی ئەو سەردەمەیە تا ئێستا ئەو چای شتێک نەچووە و هەدیە بۆ ماتێ لە دەرۆی وڵات بۆ ماتیە حەزەکەم ئەوە خۆتان بیبینن ئەو چایە ئێژی ئەو دەقەیە کەیسە تێی کراوە ئەوە تاریخەکەی پیاوەیە هی ئەو تاریخەیە ساڵی 1924 ئەو چایە وەکو خۆی ماوەتوە طبعا ئەم کەرەستانە لەبەر نەبوونی کات و ناتوانین هەموو کات هەموو شتەکانی باسکەین هەرەکێ مێژوویەکی کۆنی هەیە هەرەکێ تاریخێکی کۆنی هەیە ئەیتر ئەمەش ڕازانمانەتۆ بەشم خوایە یەکێکی شتی کۆنی بێ و ئێمەش بێنین لێرانە داینین شوێنەکە گەورەکەین ئینشەڵڵا.
طبعا لە بەشی کەلەپوریەکەمە ئەم بەشەی شمداناوە ئێوە ڕاگەندنکارن بۆ نمونە بەشی ئەلیکترۆنیەکان کامیرەی تایە، فیدۆی تایە، تەجیلی تایە، تەلەفۆنی تایە، ڕادیۆی تایە، ئەم شتانەی تایە ئەمانە طبعا دەربەنی خان شارێکە کراوەیە بیانی زۆر تایە، بیانی زۆر هاتووە بە حکمی ئەو تنەیلو ئەو محەتەی کارەباوە خەڵکات و چۆی تیا کردە هەموو کولتورەکانی تیا بۆ کاتی خۆی. طبعا ئەم ڕادیۆ مێژوویەکی کۆنیە لە ناو کوردستانە لە ناو کووردا بڵین کاتی خۆی هەر ئەمەیان بووە، تەلەڤیزیۆن نەبووە بۆ نمونە، سەرچاوی هەواڵ هەر ئەم ڕادیوانە بووە لە ڕاستیە. تێگەی ئەم جا دوای ئەوە بڵین هەفتاکان تەلەڤیزیۆن هاتە دەربەنی خان و دوای ئەوە هەشتاکان فیدۆیان هێناوە ئەم شتانە. ئەمە بۆ نمونە ئەم فیدوانەی هەشتاکانە هی هەفتا و هەشتا ئەوەنەیە. ئەیتر ئەم تەلەڤیزیۆنە بۆ نمونە ئەوەتە ئەو تەلەڤیزیۆنە هەمووی هی هەشتاکانە ئەمە ڕەش و سپیە. طبعا ئەم تەلەفۆنە ئەمە بڵین لە کۆنا لە هەشتاکانە لە دەربەنی خانە بە حکمی کارەبا بووەمانە تەلەفۆنی تیا بووە زۆربەی ئەمانە کۆنا هەمووی هی سەرەتای هەشتاکانە. طبعا من ئەم شتانە کە هێناومەتە ئەیرانە ڕەتچاوی ئەوەم کردووە کە بۆ نمونە بووە سەرما بووە گەرما ڕەتچاوی ئەو شتانەم کردە بۆ تەڕەشع کە خراپ نەبێ ئەم شتانش خۆتە زانی ئەگەر شوێنێکی پارێزراو نەبێ زوو خراپە بێ لە ڕاستیە هێناومە ڕەتچاوی ئەو شوێنەم کردی. طبعا ئەم دەرگا 24 ساعت کراوەیە بۆ هەموو میوانەکان بێ جیاوازی هەر نەتەوەیەکە هەر کەسێکە هەر بیر و ڕایەکی جیاوازی هەبێ ماڵی خۆیەتی میوادارم کە هاتیش بە ماڵی خۆی بزانێ بە خۆڕایی ئێمە لە خزمەتیانی ماڵی خۆیەتی.